لە خەباتی ڕزگاری خوازیدا گەرمیانیەکان زۆر جار سەرەڕم بوون، پشتی شێریان پێ بڕاوە، بۆیە پێویستە لە خزمەت گوزاریشدا پشتی شێریان پێ ببڕێ. دەست دەخەینە سەر برینەکان بە بوێرانە لە هەموو شوێنەکان کە قسەمان کردووە، لەبەرەوە کە ئێمە دڵسۆزین بۆ خەڵک و وڵاتمان، نەک لەبەرەوەی ڕقمان لە فڵان حیزب و فیسار حیزبە. لە ڕاستیدا کوردەواری زۆر جوانیان گوتووە، دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ، دوژمن ئەو کەسەیە دەتێنێتە پێکەنین. ئێمە دڵسۆزانە ڕەخنە دەگرین، دەڵێن وڵات بەڕێوەبردن بەم شێوەیە نابێ. ئێمە 32 ساڵە خاوەنی ئەم حکوومەتی هەرێمین بە هەردوو دەڤەری زەرد و سەوزەوە. جارێ دابەشکردنی بۆ زەرد و سەوز غەڵەتە. ئەمە یەک میلەتین، کراوین بە 4 پارچە، هەر پارچەی بە وڵاتێکەوە لکێندراوە. دەبوایە لەم هەرێمی کوردستانەدا شایستەی خۆمان ئیسپات کەین بۆ دۆست و دوژمن کە ئێمە دەتوانین خۆمان بەڕێوەبەرین، نەک پارچەیەکی لە کوردستان بکەینە 2 دەبەر. ئەوە دواکەوتوێتیە. ئێمە دڵسۆزین بۆ خەڵک و وڵات کە دەڵێن ئیدارەدان و بەڕێوەبردنی وڵات وانابێ، دەبێت سیستەمی حکومڕانیەکە بگۆڕدرێ، و دەڵێن ئێمە میلەتێکی موسڵمانین، دەبێت سیستەمی حکومڕانیمان، سیستەمی ئابووریمان، کۆمەڵایەتیمان، ئەخلاقمان، فێرکردنمان، زانستمان هەمووی دەبێت لە قورئان و سونەتەوە سەرچاوە بگرێ. دەرکەوتووە دوای 32 ساڵ ئەوانەی کە ئەم وڵاتەیان بەڕێوە بردووە، ئەوە بەرهەمەکەیەتی کە دەیبینین. ئێمە ناڵێن هیچ نەکراوە، بەڵام زۆر کەم کراوە و دەگەمژا زۆر زیاتر و چاکتر بکرێ لەوەی کە تا ئێستا کراوە لە هەموو ڕوێکەوە. ئەگەر ئیمان و عەقیدە و تەنیا خواپەرستی لە عەقڵ و دڵ ئینساندا بچەسبێ، براو خۆشکەکانم، ئینسان بەهۆی بەرپرسیارەتیەوە، بەهۆی حکومڕانیەوە، بەهۆی ئەوەی کە پارەی دەکەوێتە دەست، ئەمر و نەکەی دەکەوێتە دەست، خۆی لێ ناگۆڕێ، لە خۆی بایی نابێ. دەڵێ منیشێکم لە ئێوە، دەڵێ منتاندا ناوە بۆی خزمەتتان بکەم، نەک پێی وابێ خەڵک دەبێ هەمووی لە خزمەتی خۆی و بنەماڵەکەی و حیزبەکەی و دەوروبەرەکەی دابێت. ئەوە بیرکردنەوەیکی فیرعەونانەیە. و پاشان ئەگەر ئینسان لە ئیمان و عەقیدە ئیسلامی لە دڵدا بچەسپێ، براو خوشکەکانم، هیچ کاتێک پێی وا نابێ پێویستی بە حەقی کەس نییە. هەروەها بەنسبەت خەڵک و میلەتیشەوە ئەگەر خاوەنی ئیمان و عەقیدەی ڕاست و دروست بێ، ئامادە نابێ کۆیلایەتی بکە، ئامادە نابێ ببێتە خەدەم و حەشەمی خەڵک لە بەرامبەر پارەی حەڵاڵیشدا سزای پارەی حەرام. ئەو پارە و سامانەی کە خەڵکی پێ دەکرێتە کۆیلە پارەیەکی حەرامە، واریداتی ئەم وڵاتەیە. جارێ بەنسبەت ئەو حیزبانەی کە حکومڕان بوون لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا، وەکو لە سلێمانی باسم کرد، جێخۆیەتی ئەوان بانگەشەوشن نەکەن، جێخۆیەتی چیان کردو پێشانی خەڵکی دەن. بۆ بانگەشە دەبێت کەسێک بیکە لە حکمدا نەبوو بێ، ئەمر و نەهی بەدەست نەبوو بێ، سەرۆت و سامانی وڵاتی بەدەست نەبوو بێ، مقدراتی وڵاتی بەدەست نەبوو بێ، زاوڵێ کاکە گەر من حکمڕان بووم و دەسەڵاتم هەبێ ئاواتان بۆ دەکەم. دڵسۆزیم حکومەت و قەوارەیەی با کەس مزایدەی ئەومان بەسەردا نەکا. وەڵا کاکە ئەوانە نایانەوێ دانوێ حکومەت بڕوخێنن، هەرێم بڕوخێن، نەخێر درۆیە. حکومەت و هەرێم بە زوڵم دەڕوخێ، میلەتان کۆمەلگاکان بە زوڵم دەفەوتێن، بە فەساد دەفەوتێن، بە بێئەخلاقی دەفەوسێن، بە داڕوخانی ڕەوشت و بە تێکدانی خێزان و بنکۆڵکردنی کۆمەلگاکان دەڕوخێن. تەماشای مێژووکەن. کەسێک بۆیە بچێتە پەرلەمان تەئیدی ناحەقکە، بڕیاری ناحەق بدرێ، بڕیاری پێچەوانی شەریعەت بدرێ، ئەویش بێدەنگ بێ، ئەو کوفرە، شیرکە و دەبێتە شەریک و هاوبەش تێیدا.